جوتیاران بە بڕی 222 میلیار و 959 میلیۆن دینار بۆ هەرێم دابین بکردرێتن لە بڕی تریلیۆنێک و 400 میلیار دینار بۆ ساڵی 2016 کە بۆ تەواوی عراق دابین کرابوو و هەروەها 8 میلیار و 727 میلیۆن دینار بۆ ساڵی 2016 کە دەکردرێ بەم شێوازەی خوارەوە بۆ هەولێر لە ساڵی 2016 96 میلیار و 212 میلیۆن دینار دهۆک 7 میلیار و 452 میلیۆن و سلێمانی 56 میلیار و 296 میلیۆن دینار کە دەکاتە کۆی گشتی 222 میلیار و 959 میلیۆن دینار. جەنابی وەزیری بازرگانی و پیشەسازی هەموو سایلۆکانی هەرێمی کوردستانی ئاگادار کردوتەوە کەوات چەکەکانی مافکەوتی جوتیاران ئامادە بکردرێتن و بە شێوازێکی دادپەروەرانە لە بانقەکاندا تەوزیع بکردرێتن لە ڕۆژی 12 چواری 2017 واتە ڕۆژی چوارشەم هەموو جوتیارێک دەتوانیتن سەردانی سایلۆکانمان بکاتن بۆ وەرگرتنی چەکی بانقییان